سڵاوتان لێبێت بەڕێزانم کامەران حاجی عومەرم ئەم جارە هاتووم لە پۆلیسی هاتوچۆی هەولێرم سایق تەکسیەتوو پێم بڵێ بڕیارەکە چۆن دەبینی؟ بەڕاستی جێگای دەستخۆشیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان پاکەرەوەی ژینگەیە ئەو سایرانەش لەسەر پاستی هەرێمی کوردستان پێشکەوتنێکی جوانی بەخۆی بینی و ئەو بڕیارە دەرچوو چی لە بازار کرد جارێ پێم بڵێ زۆر باشە ئەو بڕیاری دەرکرد چکە منەوە سیارەکەونێنە تەبریتیە بوو ڤیتڕانەی چیە و ئێستاوا سیارەکەم پێ تەبریتی خۆش هاو دەگەندین سوارە دەبم مرتاع لەناو ئێستا سبق بە چەند دەکەن؟ ئێستا سبق بە $100 ئەوە یاخۆ باشوی خەمەش لەگەرە تو نەشعیت و بەڕاستی ترێندی بەڕاستی قسەی عەزیزی زۆر باش بازارتان چی بەسەراتی؟ بازارەکەمان ڕاوەستا دوو ڕۆژە حەرەکەی دەست پێ لە کاسبکارینا و معرەزینا هەرگیەکە یعنی یەک دوو لەزگە سێ لەزگەمان بدەنێت کە ئەمە بتانین بە کاتی لای بین هەتا سیارەکەی ینی لەزگە ساغ دەکەینەوە مەبەستت لەزگەکەیە ڕقەمەکە نیە لۆگۆکە لێرەوەرە کاکە ئەو تەکسیت بدەنێ مانجێ 600,000 دەوێ ئەو تەکسیەیش سڵاوتان لێبێت بەڕێزانم کامەران حاجی عومەرم ئەم جارە هاتووم لە پۆلیسی هاتوچۆی هەولێرم قسە لەسەر بڕیاری وەزارەتی ناوەخۆ بۆ تەکسی مۆدێلی بەرز هایبرێد کارەبایی قسە لەسەر ئەو بابەتە دەکەم بزانم شۆفێران چۆن پێشوازیان لەو بڕیارە کردووە لایەنی باش و لایەنە نیگەتیڤەکانی ئەو بابەتە چییە لەگەڵم بن. سڵاو جەنابی عەقیل سڵاو بەخێربێ کاک کامەران چۆنی ئەحواڵت چۆنە بەخێر بێن سەرچاوە بەخێر بێن. عەقیل هێمن وتەبێژی پۆلیسی هاتوچۆی هەولێرە بابەتەکەی ئەم جارە جیاوازە لەسەر بڕیاری وەزارەتی ناوەخۆ سەبارەت بە تاکسی مۆدێلی بەرز دەمێ بزانم ئەو بڕیارە لەلایەن شۆفێران و هاوڵاتیان چۆن پێشواز خۆی بڕیارێکی باش بوو لە وەزارەتی ناوخۆ دەرس و سەبارەت بە تەکسی نوێ لەبەرەوەی ساڵانێکی زۆرە ئۆتۆمبیل نەکرایتە تەکسی ئەو تەکسیانێک کە هەش بوونە تا ئاستێک ماندوو هیلاک بوونە ئیدی ئەو بڕیارە لە قازانجی شوفێران دەرچوو ئێستا خەڵک پێشوازی لێ بەڵێ بەتەکی دەوەندێ من ئاگادارم خەڵک دێ و پێشوازی لێەوە ڕۆژ بە ڕۆژیش خواستی هاوڵاتیان زیاتر دەبی کەواتە زیاتر هاوڵاتیان دێن سەردانی بەڕێوەبەراتیەکە دەکەن بۆ ئەوەی ئۆتۆمبیلی نوێ بکەنە تەکسی و دەشتوانی ئێستا بچین لە هۆبەی تەکسی ئەلەوێ خۆمان ببینین و بزانین شۆفێری لێیە بەتەکیید شۆفێریشی لێە و هاوڵاتی سەردانی کەری لێە. لە بەحسی شێستانیان نەگەڕاینەوە. ئەمە پسوولەی ڕسوماتە لێرە بڕێک پارە دەدرێ بابزانیان بەڕێزان دەک پارەی لە دەستەوە چەندە 25 50 75 100 بەڵێ 100,000 ئیچیەوە ئەوە 100,000 نییە 82,000 دینار بڕێ ڕسوماتی ئۆتۆمبیلە دەدەین 82 ئۆتۆمبیلی تەکسی کە دەکەینە خصوصی واتە کۆنەکە دێندێکردن بڕیارەکەی وەزارەتی ناوخۆت پێ باش ئەمن لە بیدایەتەوە لە یەکەم جارەوە هەر کەناڵە شاتی باسم کرد دەگوتم زۆر باشە ئەو کەسانێک کە دەرێن ئۆتۆمبیلی هایبرێت خراپە هیچ لە ساڵانی ڕابردوو ئۆتۆمبیلێکی لەو شێوە نەبووە کە هایبرێت معلوماتیان هەبی تۆ دەڵێت تۆش هەمان مامەڵەت عینە تەکسیە دیکەم خصوصی لە بۆ هایبرێتی لۆ هایبرێت لۆ هایبرێتی تەکسیەکی کۆن کۆن دەیکەیتە خصوصەتی دەکڕی ڕقەمەکەی لە بۆ هایبرێتیمە ئەو مامەڵەیە چۆن دەبینی باشە باش زۆر باشە مامەڵێکی بەڕاستی دەبات زووتر قرار بدرابایە ئەوە بۆ ئەو هایبرێت بازاری جوولانتەوە یان تێکی بەزیابی بازاری باشە خراپ نییە هایبرێت دەفرۆشێتن دەفرۆشرێت دەفرۆشێتن سایق تەکسیەکان دەیکڕن بەڵێ بەڵێ سایق تەکسیەکان دێکم ڕغبەتی زیاتر لە ئەخرندێک دەڵێ گرانە لۆ فەقیران ناگۆم چێ و نازام نانە ئێستا تو بێ لایەتشی کەم واسەفات بکەیت زۆر سعرەکەی مناسب ڕادەوەسی دەوری 185 وەرەقە ڕادەوەسی ئێستا بە چەندی تەکسێکی هایبرێت دەکڕی بۆ دەوری 2 دەفتەر و 5 وەرەقە 6 وەرەقەی فول مواسەفاتەکە فول مواسەفات تەبریت سلایت کوشین سۆر کامل ناو سۆر ئەوانە سایق تەکسیەتوو پێم بڵێ بڕیارەکە چۆن دەبینی؟ بەڕاستی جێگای دەستخۆشیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان پاکەرەوەی ژینگەیە ئەو سایرانەش لەسەر پاستی هەرێمی کوردستان پێشکەوتنێکی جوانی بەخۆی بینی و دوایەوەش ئەو سیارانە لە ڕووی سوتەمەنیەوە لە ڕووی
يعني موديلي برزو بوشي ويا خلق همي نظام قلت دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەستخۆشی لە دەکەم حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بەجددیوە دەڵێ بەلە یعنی ناخی دڵتەوە قسە دەکەی دەکەیشمەوە دێت و چونکە بەڕاستی ئەو سیارانە شایستەی هەرێمی کوردستانە و وەسیارەی پێشکەوتوش بێت هەرێمی کوردستانەوە چونکە هەرێمی کوردستان ساڵانێکی زۆرە قوربانێکی زۆری داوە ناخۆشی زۆری بینیوە ئەو میلەتە ژێسە شایستەی هەموو شتێکی پێشکەوتووە کە بۆی بکرێت و وەلایانی وەزارەتی ناوخۆشەوە جێگای دەستخۆشیە بۆ ئەوان و لایانی بەڕێوەبەرایەتی پۆلیس و ئێستا تو هایبرێت ناژوشتووە باشتومە و لە بازار گەڕاوی بەڵێ چۆنە خەڵک چۆن پێشوازێ دەکە خەڵکی هاوڵاتی بە شێوازێکی زۆر ینی پێشکەوتوانە تەمەشاشێکرێت یعنی تۆ بازار باشتر بۆ لەگەڵ بازاری باشتر و ئێساکانەوە مۆدیلکۆنشم هەیە بەڵام وا ئێساکانەوە معاملەیەوە تەواوەکەم و شانە فرۆشم هەر ئیشکردن لەسەر ئەو مۆدیل نوێیە. ئێستا من لە هۆبەی کرێم مقدم بیلال بەرپرسی هۆبەکەیە جەنابی مقدم پێم بڵێ ڕۆژانە چەند کەس داخوازی گۆڕینی ئۆتۆمبیلی هەیە بۆ تەکسی بەڵێ ئێستا لەگەر پێشتر لەگە ئەو کاتیکە بڕیارەکەی دەرچوو بەخۆی چاری 5 بڕیارەکە دەرچوو ئەمە 5 هاوڵاتی ها سەردانیمە کرد و ڕەزامەندی وەرگرت لە ئێمە هەر یەکسەر بۆ سمەینێ بەڵێ ئەوانە چاوەڕوانیان دەکرد کە بڕیارەکە لە وەزارەتی دەرچوو جارێک کتابەکەمان پێنەگەی بوو ئەوان سەردانیان دەکردین گوتمانە تا کتابەکانمان پێدەگا ساری چار 5 ئەمە ڕەزامەندیمان دایتە هاوڵاتی کە چۆ سەردانی پشکنیەکان و بۆ سوبوو ئۆتۆمبیلەکانی بردیا 5 کە ڕەزامەندی وەرکردێ 5 یەکەم ئۆتۆمبیل کە تەکسی تۆمار کرا لە هەولێری لە هەولێرە یەکەم 5 یەکەم ئۆتۆمبیلی تازەی مۆدیلی بەرز کەوتە باز بەتاکیت بیدایەت شوفێران مەترسێکیان هەبوو لەسەر ئیشوکارەکان و لەسەر ڕێکاریەکان و پێشانگاکان و ئەوانە ڕۆژانە زیاتر لە 15 هەتا 25 هاوڵاتی ڕەزامەندی وەردەگری لە بۆکردنی ئۆتۆمبیلی تایبەت لە بۆ تەکسی لە بۆ تەکسی ڕۆژ بە ڕۆژ زیاد ڕۆژ بەڕژلو لەبەر ئەوەی کوالیتی ئەو سیارانەی ئێستا هەم بەرزترە هەم مۆدیلی بەرزترە ینی فەرقیە ئەوانەی ئەو تاکسیانی کە لە پێشتر ئەوانش خۆ هەر باشن بە چەند ساڵە کار دەکەن ماندوو بوونە چی باش دەبینی چی خراپ دەبینی لە بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ زۆر چاکە بڕیارەکە ئیجباری نیە اختیاریە ئیجباری نییە اختیار بە کەیفی خۆت ئیجباری نیە اختیاریە بەدڵی خۆتە تو مەسەلەن پێشتر هەندێک کۆمپانیا هەبوو دەبا بەس لەو کۆمپانیایان سیارە بکردن ئێستا اختیاری خۆتە دەچیە معرەزان مەسەلەن سیارێک دڵخوازی خۆتە ئەو سیارەی دەکڕی دەکەی تەکسی دڵخۆشی بەوەی کە ئێستا ئەو بڕیارە دەرچووە ئەو بڕیارە دەرچوو چی لە بازار کرد جارێ پێم بڵێ زۆر باشە ئەو بڕیاری دەرکرد چکە منە سیارەکەونێنە تەبریتی هەبوو ڤیتڕانەیە چیە و ئێستاوا سیارەکەم پێ تەبریتی خۆش هاو دەکەن دین سوارە دەبم مرتاع لەناو تو بازرگانیان سیاق تەکسی هەردووچی فەرقیچیان بازرگانە بەڵام دۆ تەکسیی دەمێ ئیسراعەت دەکا کە هاوڵاتی سەرنشین لەگەڵت سواری ئۆتۆمبیلەکە دەبیت چ دەڵێت ئادیکو بۆ سیارە نوێ پرێن ڤیترا لە 1000 قرتەقرت و تەقەتە خۆتە دەیبێت جێکە ئێستا بۆ سیارە دەبێت تەقەش ئێستا بەنزینی کەم سەر دەکەن هەر زۆرش ینی پێشتر مانجێ چەند پارە دەدا بەنزینی ئێستا 10 ڕۆژدارێک 10,000 دەدەیت قەدیم تەنچەکەت پەرەکە بەش 2 ڕۆژ نەدەکەی قەدیم تەنچێکی پڕ دەکرد 2 ڕۆژی نەدەکرد ناوچێ شاباس ئەمەد کاکە شاباز دەرێ قەدیم تەنچێکت پڕ دەکرد 2 ڕۆژی نەدەبر ئێستا 10 ڕۆژدارێک تەنچیش پڕ دەکەی دەکات چەند؟ دەکات زۆر قانزازە لە ینی تەنچەکە بە چەند پڕ دەکەی؟ 30,000 بەس پێم برێ کاکە شاباس نرخەکە داشکاند و یان بەرزت کردەوە داشکاندرێ لە خۆی بەزیات داشکاندرێ خەرک بام بێ ڕوون تێکرد مقدمێ من دەڵێ کورەکە وەرە من دوو بابەتی زۆر گرنگکەیە کە ئەمە لە قازانجی هەموو خەڵکی کوردستانە دەبێت لێرە باسی بکە ئەو قازانجە چیە لەو بڕیارەی خۆی سوودی ئەو بڕیارەی یەکەمیان ئەوەیە دۆستی ژینگەیە لەبەر ئەوەی هانی شوفێران دەدا ئۆتۆمبیلی تەواو کارەبایی یان نیمچە کارەبایی کە پێی دەوترێ هایبرێت ئەوە بکەن بە تەکسی
ئەوە ڕسوماتی لێ وەرناگیرێ ڕسومات نییە ڕسوماتی لێ وەرناگیرێ هایبرێت ڕسوماتی لێ وەرناگیرێ بەڕێزانم هایبرێت لە خصوصی لە تایبەت ڕسوماتی ژمارەی تابلۆکە و ژینگەی لێ وەرناگیرێت تەنها ڕێگاوبان لەگەڵ تابلۆیەکەی کەلۆی لە تایبەت وەردەگیرێ بەڵام لە تەکسی وەرناگیرێ ئەمە قازانجێک ئەوەی دووەم قازانجی دووەمیان ئەوەیە ئەو بڕیارە هیچ قۆڕخکاریەکی تایبەتی بە بڕاندێکی جیاواز یان کۆمپانیایەک تێدا نیە کارەکە لەدەست شوفێری تەکسیە 89 زۆر ئۆتۆمبیلی بنزین 74 زۆر ئۆتۆمبیلی هایبرێد و کارەبایی ئازادە لە بڕاندی جیاواز کام ئۆتۆمبیل دڵخوازیتی حەزی لێ لەگەڵ باری دارایی ئەو دەگونجێ لەگەڵ حەز و خواستی خۆی دەگونجێ ئەو ئۆتۆمبیلە لە بازار دەکڕی دێ دەیکاتە تەکسی و ئازادیشە لە هەر شوێنێک دەچی سبوغ و بۆ یاخەکەی دەگۆڕی باشە بۆ مامەڵەکە چەند کات دەبا خۆی بزانە تۆزە کاتی زیاترە لەبەرچی ئەو ئۆتۆمبیلە یەکەم جار دەبیچیتە پشکنین کە موافقەی وەرگرت ئینجا دەچێ بۆ یاخی دەکا ڕەنگە 2 ڕۆژ 3 ڕۆژ 4 ڕۆژ تا بۆ یاخی دەکا پەیوەندی بە ئێمەوە نیە لە ناو بارەگای دائیرەکەمان بەڕێوەبەرایەتەکە ڕەنگە ڕۆژێک یان 2 ڕۆژی دەوێت زۆر بەشی بە یەک ڕۆژ تەواو دەبی مام حاجی ئەوەی کە تەمەنی 6 مامۆستای بەرز هەر کەسێک کە شۆفێری تەکسیە تەقا و دەخانە نشینە تۆ دەتوانی وەکو مقدمێ من باسی لێوە دەکەن لە ڕۆژێک بۆ ڕۆژێک و نی با 2 ڕۆژ بێ تۆ دەتوانی مامەڵی ئۆتۆمبیلەکە بکەیت لە باتی لە بازرگانێک بکڕی دەتوانی خۆت مامەڵەکە بکەیت و ئۆتۆمبیلێکی تازەی تاکسی هایبرێت لێ بخۆی. من ئێستا لە ناوچەی پیشەسازی هەولێرم ئەمە ئۆتۆمبیلێکی تەکسی ئەمەیەکی تر ئەمانە هەمووی مۆدلی بەرزن لەگەڵ ئەوەشدا مۆدلی کۆنیشی لێیە ئەم بەڕێزا تازاتم گوتی وەڵا لە ماوەی ڕابردوو 3 ئۆتۆمبیلم کردوتە مۆدلی تازە هەمووی هایبرێدە بەری هایبرێدە باشە لە 163 زۆر تەکسی ینی حکوومەت ڕێی پێدایە لۆ ئێوە بەس یەخی ئەم مۆدلە دەگرن کار کامەرە ئەو سیارە سعری مناسبە سعری سوکترە ئێستا من سیارش دەکەم بە 210 وەرەقەی بکەمە تەکسی کەس لێم ناکڕی بەس ئەو سیارە بە 165 وەرەقەیە ڕقەمە شیرۆ دەکڕمە من ڕقەمەکە بە 35 وەرەقەی بە 34 وەرەقەی بی سعری مناسبتر ڕادەوەستی بەزم سیارێک بە 210 وەرەقەی بکڕم ڕقەمە شیرۆ بکڕم 250 وەرەقە ڕادەوەستی گران ڕادەوەست سیارە لە توانای شۆفێری تەکسی زۆر گرانە بەس کارەبایی هەرزانە وەستا تۆ سوق چیوە نییە کارەبایی دەزانیت چێ کارەبایی فول کارەبایی هەتا ئێستا کەس نەیکردە تەکسی نەیکردە کەس نەیکرد لۆ لەبەر چ کارەبایی نەیکرد لە بازاری نییە کەمە ئیلا ئەمریکی هەیە ئەمریکیش هەموو لێدراینە بازاری ئەوەی چۆنە بازاری تەکسیە لەو سبوغ وەختەی دەرەجەیەکە ئێستا سبوغ بە چەند دەکەن ئێستا سبوغ بە 100 دلاری ئەوانە 100 دلار سبوغەکی باشە حراریە طبعاً پێشتر بە 4 وەرەقەی بۆ ئێستا ئێستاش کامەرانێ بە 5 وەرەقەی دەکا بە 6 وەرەقەی بە هیچ فەرقی لەبەر هیچ فەرقی نییە ئەوەی تۆیە کاوەرت خوا ئەمە مۆدلی چەندە 2006 بازارت باش بوویان خراپ بووە بەنسبەتە من ئەمە نەدەکڕم نەدەفرۆشم ئێستا ئەو سیارەی خۆم بەدە هایبرێدی ناگۆڕم نایگۆڕیەوە کورێ لەبەر ئەوەی سیارەی من هیچی نییە هەتا ئێستا سپیری دانەبەزیوە داهامیەکانیشی بیلاگە باشە بەس بەنزینی زۆر سەرف ناکە وەڵی هیچ فەرق ناکە خەڵک جیاوازی دەکات لە نێوانای جیاوازی ئەگەر ئاخی مودی سا حەز دەکەی وەرە وەنەو شەکلێک زش بکە تەکسی هەمووی 3000 هیچ فەرقی نییە دەست لێ ڕادەگرن لەخوای بەزیاد بەس بڕیارەکەت پێ باش بوو وەزارەتی بڕیارەکە بەسەرەکی باشە بەسەرەکی خراپیشە بەسەرەکی باشەکە چییە باشەکەی دوو فەقیرەکەیە کە دەبینی پێشترێ فیکتراک بە 20 وەرەقەی ئێستا گەیشتە 56 وەرەقەی باشە ئێستا نوێیەکان سەرەکە ئێستا تەکسی 2016 هەیە بە 2 دەفتەر 30 وەرەقەی ئێستا 180 وەرەقەی ناکە ئەتوت لەگەڵ ڕێیەکەی یان بڕیارێکی زۆر باش بوو دەرەجەیەکە بڕیارەکە دەرەجەیەک قازانج کردی قازانجم کردیە لەو وەزعی سیارەشم کردی و فرۆشتمە قازانجم کردیە و ئەو سیارە کۆنانە خراپن سیارەشی ئێستا مۆدری کەون مۆدی 13 چاردە کۆمووینە خەمەش لەگەرە تو نەشعیت و بەڕاستی ترێندی بەڕاستی عزیزی زۆر باز ئەو ئۆتۆمبیلە مۆدلی 91 یان 92 سیوزەکان داوەتە من لەو پێشەنگایە بزانین ئیش دەکە
واللهی نەقەی لێوەنا هیچ دەنجینیەوە ئۆتۆمبیلە ئێستا ئەم جۆرە ئۆتۆمبیلانە لە بازار زۆرە بەشی زۆر لەوانەی کە کاسبکارن لە پێشانگاکان ئەو جۆرە ئۆتۆمبیلانە دەکڕن دانەوێ بیکەن بە قوربانی تەوان دوو بابەتی هەیە ڕقەمەکە دەفرۆشرێتەوە بۆ ئۆتۆمبیلی تایبەت و ئەوەش ڕەنگ دەکرێتەوە بە هەمان شێوە ئەگەر لە هەزە دەرچێت کاگڕۆستەم چەند سیارەت هەیە کاگڕۆستەم لەو کەونانە کاک کامەرانی بەڕێزارە بەخێر بێن بەخێر بێن سەر و سەرچاوان بەخێران لە چگەرمتان دەکەن ئەو معرەزەکەمان تقریبا ئەمن بەس بەتەنێ 20 ڤیکترام کڕیا 20 ڤیکترا لە بۆ هایبرێدی لەبەرەوەی هایبرێت سیارەی خراپ نییە کە حکومەت دەست نیشانی کرێ بەڕاستی ژینگە پارێزە ژینگە دۆستە ئەو سیاق تەکسیانێککە ئیشیان بە تەکسی دەکرد قەدیم هەنجەتی بەنزینیان هەبوو ئێستاکە دەتوانێت ئەو هەنجەتە شیان ببڕین ئینشاءالله بەس ئەگەر بێت و بەس هایبرێت نەبی سیاری بەنزینیش بێ حکومەتەگە هاوکارێکی ئەو سیاق تەکسیانە بکە تاوان سیاق تەکسی کەسەی فەقیرە کە ئیش تەکسی دەکات لەوانێ بژێوی ژیانی مارۆمدار خانی کرێی هەبی ئەگە بێت و لە 2 ملیۆنەکە قیچەک لێیان بین نەخوارێ بەڕاستی دەتوانین ئەوانەی کە ساڵ بنزینیشم بیان کەینە تەکس باشە پێشتر تەکسێکی مۆدیل 2013 2014 بە چەند دەکڕی 2014مان دەکڕی لە بۆ نمونە لە مەعرەزی 2 دەفتەر 2 بەسەرەوە 2 تا 220 دەڕۆیشت چەند کیلۆمەتر ڕۆیشت بۆ ئۆتۆمبیلە ئەو سیارە تقریبان 600 700 500 700,000 بەرەوە لە نیو میلیۆن کیلۆمەتر زیاتر بەرێ ئێستا هایبرێدێکی مۆدلی بەرز 2023 بە چەند دەکڕی 2023 ئێستا لە بۆ نمونە دەکڕی بە کامل بەجایزی بە ڕقەمەکی باریکەوە بە سبوغەکی جوانەوە ئێستا کە دەیکڕی لە بۆ نمونە بە 2 دەفتەری 2 لێرە دەیکڕی هەمان نرخی پێشوو بە هەمان نرخی 2013 قەدیم کەوایە لە قازانجی شۆفێر دابووە ئێستا کە حالە لە قازانجی شۆفێر و لە قازانجی سیاق تەکسیە بازارتان چی بەسەراتی دوو ڕۆژە حرەکەی دەست پێ پێشتر لە نێو پێشەنگاکانی ئۆتۆمبیل لە نێو هەرێمی کوردستان ئەم جۆرە ئۆتۆمبیلانە یعنی باشترین بازاریان هەبوو خەڵک کڕین و فرۆشتێکی زۆری لەسەر ئەو جۆرە ئۆتۆمبیلانە دەکرد کە مۆدلەکەی 2013 2014 بوو هەموو کەسێکی پێشی نەدەکڕا ئللا ئەو شۆفێری تەکسی کە زەنگین بوو ئەم بەڕێزانە کاسبکارن ئۆتۆمبیل دەکڕن بۆ خێرێک دەیفرۆشنەوە یەکسەر کە بێرە داهاتن بانگیان کردم گوتی وەرە کامەرا شتێکت پێ بڵێم کە بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ دەرچوو بازار وەستا خەڵک نەیدەزانین چ بکڕی چ بفرۆشی بەس 2 ڕۆژە پاش جەژنە بازارەکە چی حرەکە شتێت باشە خەرکە هاتە سەسکە لە وەزعەکەی گەیشت بازارەکە لە بۆ ڕوون بۆ مەسەرەن نوێ سارەکە و کەونی سارەکە هاتەوە بازار یعنی ئێستا کڕین و فرۆشتن سەدە دەکرێتن سیارەیەکی مۆدیلی بەرزی 2025 بە 2 دەفتەر و 5 وەرەقە 6 وەرەقە 4 وەرەقە تا 2 وەرەقەش دەڕوات 2025 هایبرێت ئەوە چەندە مۆدل 2013 چەندی دەکا ئێستا ترافی 55 تا 6 دەکات ئەمە سیارە 2 ساڵە ڕۆیە کابرا بەناو ناکات خەینانە کابرا بەناو ناکات سەناویدا کابرا عەقلی بەڕاستی بخۆمە ژیان مالە جارێک مالەکە زۆر نەگات لەزگای چێ برێن بەناو ناکات دوای 5 ساڵان تەلەفۆنی لۆ دەکەی وەرە کاکە و سیارە بەناوکە لۆ لە 5 ساڵات بەناو ناکەی وایە بە تەنچێک بنزین 964 کیلۆمەتر لە سەد ڕۆی یەک تەنچی بە یەک تەنچی بنزین تەبان ئێستا بازاری ئەم جۆرە تاکسیەیە ئەمە 2025 دەزانی نرخەکەی بە چەندە نرخەکەی بە نرخی پێشووی پێش بڕیاری وەزارەتی ناوخۆ بۆ مۆدلێکی 2013 و 14 2 دەفتەر و 5 وەرەقە ئێستا دەنگی دێ ئەوە ئێستا بە مەچینە ئیش دەکا باش ئێستا حالێن ئیش ئێستا مەچینێ بەڵێ لەبەرەوەی پاترەکەی ئۆتۆماتیکیان خۆی شەعەن دەکاتەوە باش بازاری چۆنەوە
بازاری باشە و خەڵکەکەش ئێستا بەخۆی دەکاتێ بەخۆی دەکات یعنی تەڵەبیاتێکی زۆری لەسەر و خەڵکەکەش بەخۆی دەیکاتێ باشە ئەوە نییە بێ لە معرز بیکڕی ئەتو بەر لەوەی قسەمان دەکرد گوتت ئەو بڕیارەی وەزارەتی ناوەخۆ زۆر باش بوو لە بەرەوەی قۆرخ قۆڕخکاریەکی زۆری تێدا بوو پێشتر تەنها دوو جۆر ئۆتۆمبیل بوو ئێستا ئەتوو هەر ئۆتۆمبیلێک خواستی خۆت بی ویستی خۆتی لەسەبی دەتوانی بیکەیت باشە لەزگات چیە مشکلەیە؟ لە بزانە پێشتر ئەمن قەدیم ساکسی بوو دەچینە ئاسایش منطقەی معلومات کاتێک معلوماتیان لۆمان زانیاری سایقەکەی بزەبن ڕقامی دەکری نوێ ئەمەی قاوێن کرابیەوە 40,000 تەکسی یاریەکی سایق خۆ دەتوان ئەو 40,000 سایقە لەو 20,000 تەکسی هەبوو هەرێ بە دوو شەفتش ئەم بەڕێزە کە کاسبکارە دەڵێ سەرنجێکم هەیە دەمەوێت بیخەمە ڕوو سەرنجەکەت چییە؟ بەخۆی بەنسبەت لەزگەی ئێستا مەسەلەن هەر سیارەك هەر کەسێک یەک لەزگەی هەیە کە دێ ئەمە سیارەکەی لێ دەکڕینەوە ئەو دە سیارێشکە دەکڕیتن لێ عەجەلەمان لێ دەکات لەزگە لابێ ئەمە لەزگەمان نیە ناتوانین لابین لێ یعنی ئەوان پێ باشە ئاسانکاری بکرێ لە بۆمە کە کاسبکاری ناو مەعرەزینا هەرگیەکە یعنی یەک دوو لەزگە سێ لەزگەمان بدەنێ کە ئەمە بتانین بە کاتی لای بین هەتا سیارەکەی ینی لەزگەکە دەکەین بەبەستت لەزگەکەی ڕقەمەکە نی لۆگۆکە تەنها لۆگۆکە لەم بەدواداچوونە بۆمان دەردەکەوێت کە پێشوازی شۆفێرانی تەکسی و بەشێکی زۆر لە کاسبکاران لە بڕیارەکەی وەزارەتی ناوەخۆی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئۆتۆمبیلی تازەی هایبرێد و کارەبایی کە 163 مۆدلی جۆر بەجۆر دەگرێتەوە هەم قۆڕۆککاری نەهێشتووە هەمیش بژاردەیەکی زۆری لە بەردەم کاسبکاران کردوتەوە کە بتوانن ئۆتۆمبیلێکی مواسەفات بەرز بە ئاسانی بەکار بهێنن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە هەمیشە کوردستان ئاوەدان بێت.